ئاگر لە هەردوو قەیسەری قیرداری لە بازاڕی گەورەی کەرکووک کەوتەوە و بەهۆیەوە زیاتر لە 100 دوکان و کۆگا سووتان و زیانی سەدان ملیۆن دیناریشی گەیاندووە. بە پێی وتەی دوکاندارەکان 130 دوکان سوتاون، دوکاندارەکانیش گومانیان لە ڕووداوەکە هەیە و پێیان وایە بە ئەنقەست ئەو دوکان و بازاڕە سوتاوە. والله هۆکارێکی چی بوو، من لە ماڵەوە خەوتو بووم، صاحب عیمارەکە سەعات 3 بوو 3 چارەکەم تەلەفۆنی بەوتی بگە دوکان و مەخزنەکان هەمووی سوتاوە. حتا ئێمە هاتی سێمان کرد حەریقی لێیە ئەیکوژێنێتەوە، ئەم لا ئاگری کرد، ئەو ژورۆ ئاگری کرد، یەشانە سەر و ئاگری نەکردو بوو. خەریک ئێرە بووین ئەمان کوژانەوە، لەوێش ئەمان کوژانەوە مەجموعەیەکی لێبوو، دوای چارەکێ بەرامبەرمان سوتا. یعنی شارە هەیە لە بەیمانە، جادە هەیە لە بەیمانە، ڕێک ئەوێشان سوتات. هۆکارەکەی دەستی تەیە، ئاشکرا دەستی تێ برام، ئەگە کارەبا بێ بەس ئێرە ئەستوێت، بەرامبەر بۆ ئەستوێت. ئێمە شەمان گومانمان هەیە، چونکە ئەوە ئیشەکە هەر لە ناوەڕاست خانەکەەوە بووە، لە دەرەوە نەبووە. ئەوەیە کێشەکەم، یان بۆچی ئەلێرەوە دەستی پێ کردووە ئەم مازنانەی هەموو سوتاندووە، ئاگرەکانی لە بانەوە هاتووە. ئەوەیە هۆگەرەکەی نازانێت اینجا ئەو قەیسەریە سوتا دوای ئێرە سوتاوە. ئەوە جێ تەهویەمان هەیە ناو قەیسەرێکە، لەو بەرەو هینا شکاندویانە شتێش فرەیانداوە لەو مەخزنە، ئەو مەخزنەی پشتەوە ئەلەو مەخزنەوە دەست پێ کردووە. ئەمە 80 دوکانی لێیە، تقریبان 50-60 دوکانی سوتاوی ژوورەوە هینا، یعنی بەدەستیان کردووە. مستحیلە تەماس کارەبایی بێت، چکە ئەو سەقفە کەس نییە بڕوا ئەو بانە ئللا کەسێک بڕوا، یعنی لەبانەوە شتێکی فرەیداوە و سوتاوە. هەرچەندە تا ئێستا لایەنی پەیوەندیدار ڕوونکردنەوەی لەسەر هۆکاری ئاگرەکە نەداوە، بەڵام قایمەقامی کەرکووک دەڵێت سزای ئەو دوکاندارانە دەدەین کە زیادەڕۆییان کردووە و ڕێگر بوون لە گەیشتنی تیمەکانی ئاگرکوژێنەوە بۆ شوێنی ڕووداوەکە. هۆکاری ئاگرکەوتنەوەکە وەک دەزانن شۆرتی کارەبا بووە. لێکۆڵینەوەکان بەردەوامن، بەڵام سوپاس بۆ خوا زیانی گیانی نەبووە و زیانەکان تەنها مادین. چەند جارێک بەم دوکاندارانەمان وتووە زیادەڕۆیی مەکەنە سەر شۆستە و ڕێگاکە، چونکە ئۆتۆمبیلەکانی ئاگرکوژێنەوە بە زەحمەت گەیشتون بە شوێنی ئاگرەکە. بۆیە ئەم ڕۆژ جارێکی دیکە ئاگادارمان کردنەوە کە دوای یەک کاتژمێری دیکە نابێت هیچ زیادەڕۆییەک لێرە بمێنێت. هەر کەسێک زیادەڕۆیی بکات دەنێردرێتە دادگا و سزا دەدرێت. ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زیادیان کردووە و پێشبینی دەکرێت لە وەرزی هاویندا زیاتریش بێت. هاوڵاتیانیش لە زۆربوونی حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە بەگومانن. ئەوەی ماوەتەوە لێکۆڵینەوەی هێزە ئەمنیەکانە بە دیاریکردنی هۆکارەکانی و ڕێژەی زیانەمادیەکان کە تا ئێستا دیار نییە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.